بەڵێ سەرکردەکانی یەکێتی ئەوروپا کۆبوونەتەوەکو باسمان کرد چەند تەوەرێکی گرنگیان باس کردووە سیاسەتی یەکێتیەکە تایبەت بە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێویاندا بە دیاریکراوی جەنگی ئیسرائیل فەڵەستین باس کراوە هەروەها باس لە جەنگی رووسیا ئۆکرانیاش دەکرێت یعنی ئەویش جەنگێکە کە بیرمان نەچێتەوە هەرچەندەوا دەوترێت کە ئێستا چاوەکان زیاتر لەسەر جەنگی ئیسرائیل غەزەیە دەمانێت گفتوگوی زیاتر لەسەر کۆبوونەوەکە یەکێتی ئەوروپا بکەین میوانێکمان لەگەڵدایە بەڕێز کاوە ئاهەنگەری شرۆڤەکاری سیاسی و بەرپرسی تۆڕی نەدای زاگرۆز کە بەڕێزیان لە بروکسلەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت ئەو جڤینجیش خۆل بروکسل ڕێوێت بەڵێ فەرمو کاتێکی زۆر باشە سپاس یەکەین کە ئامادەیە لەگەڵمان بەڕێز کاوە ئەم کاتت باش سپاس دەکەین کە بەشداری لەگەڵمان خۆشحاڵین جارێکی دیکە کە گفتوگۆ لەگەڵ بەڕێستان دەکەین لەسەر بابەتێکی گرنگ ئەویش کۆبوونەوەی سەرکردەکانی یەکێتی ئەوروپا دەمانوێت بزانین ئەم کۆبوونەوە و گفتوگۆیانە چ کاریگەریەکی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە دیاریکراوی لەسەر جەنگی حەماس ئیسرائیل دەبێت. سڵاوتان لێبێ و ماندوونە بن ئەم دوو ڕۆژە کە مناقشە بووە و گفتوگۆ بۆ لە نێوان ڕێبەرانی یەکێتی ئەوروپادا بە جوورێک دوو دەستەگی هەبووە پێویستە ئاماژە بەوە بکەین کە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە سەرانی یا ڕێبەرانی یەکێتی ئەوروپا زۆر بەدرەنگی و بە شتێکی کەمێک بچووک تەقریبەن دەتوانم بڵام گەیشتون ئەوەیە کە جۆرێک جیاوازی لە بیر و بۆچوونیاندا هەیە یا جۆرێک لە دوو دەستەگی لە نێو یەکێتی ئەوروپادا هەیە بەشێکی دەتوانم بڵم بە پێشڕەوی ئاڵمان و ئوتریش ئەوەی لەلای ئێوە پێی دەڵێن نەمسا وەچێک کە ڕادیکاڵترن بە نیسبەت چونکی هەڵسوکەوتکردن لەگەڵ حەماس بەشێکیش دەتوانم بڵم کە بە جۆرێک ئیسپانیایە دیارەکەیان زۆرتر باری ئۆمانیستی و لە بەرچاوگرتنی دۆخی خەڵکی سڤیل ئەوانە و هەڵوێستێکی ڕادیکاڵیان بە نیسبەت حەماس نوان زۆر لەباری مرۆییەوە دەڕواندا ئەو شەر ئەم دوو دەستەکیە مناقشەیەکی زۆر سڕوپڕی دروست کردووە بۆ ڕابردوودا ئەوڕۆیانی دوێنێەوە ئەوە نەهایەتەکەی بم سەرنجامە گەیشتن کە گۆشەیەک بکەنەوە کەوانەیەک بکەنەوە بە بڵێن حوسێک یا بڵێن پشتیەک ئەوەی کە یارمەتی ئینسانی بگا تەنیا شتێک تا ئێستا لەسەری بە شێوەی ڕسمی یەکێتی و پەسەندی کردووە ئەوەیە کە داوای ئەم شتێ دەکەن ئەوەی کە یارمەتی مرۆڤی بگا بە جێگای خۆی لە راپۆرتەکەی ئێوەشدا پاسی لێکرا بوو بە هۆکاری ئەوەی کە نەیتوانێت وێستێکی تند ڕادیکاڵ بگرێ لەم دۆخەدا ئەم دوو دەستەگیە کە لە نێو ڕێبەرانی یەکێتی ئەوروپادا هەیە بەڵام پێویستە ئاماژە بۆ ئیسرائیل خەتی سووری هەموو یەکێتی ئەوروپایە چ بە ئیسپانیایەوە چ بە ئاڵمانیەوە هەموو ئەوانی کاتدا یەکێتی ئەوروپا گەکاوانەها بە دەستپێکردنا شەرێ ئیسرائیل و حەماس ئەمریکا یەکسەر هەلوێستی خۆ زەلال کرد یەکێتی ئەوروپا وەکی گوتە دیارکردی یعنی هەن ئاخافتنێن نەزەلالک و ناو وڵاتین یەکێتی ئەوروپادا هەبوون گرنگیە بریارە یەکێتی ئەوروپا چ دەبێت لەسەر وی شەرێ دە ئاستا دیپلۆماسیژی و لەسەر شەرێ ئیسرائیل و حەماس یەک جیاوازی زۆر گرنگ لە بینی یەکێتی ئەوروپا و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەیە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەهۆی ئەوەی کە لە ڕووی نێوانەوە زۆر دوو لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ئیسرائیل و لە منتەقەی غەزە و ئەوانە زۆر نیگەرانی ئەو شەپۆلی پەناخوازی نییە کە زۆر بەڕاحەتی و لە ڕووی زەمینیشەوە تووشی یەکێتی ئەوروپا دەبێت بۆیە هەڵوێستی یەکێتی ئەوروپا بەناچار بەشێک لە نیگەرانیەکانیان لەژێر تاسیری ئەو باسی کۆچبەری و پەنابەری ئەوانە هەیە کە شەپۆلێکی تازە لە پەنابەری کۆچبەری ڕوو لە ئەوروپا بکەوە ئەوانەش تووشی کێشە بەڵام لە ڕووی سیاسیەوە زۆر گرنگە
ئەگەرچی ئەمریکا زۆر بەزداری و بە بەڕوونی هەڵوێستی خۆی وە لە یەکێتی ئەوروپاشدا هەند وڵاتی وەکو هەر ئێستا تۆمان لێبوو کە سەرۆکیرانی هۆلەند چیک و دەرام بە ئیسرائیل ئوتریش هەمویان زۆر بەجددی لەسەر ئەو مەسەلەی هەن یان خەتی سوورە بەڵام هەندێک نیگەرانی هەیە ئەوی باری ئەمنیەتی و بەتایبەت گروپە تۆرۆریستەکانە کە دەتوانن ئەمنیەتی یەکێتی تێک بدەن یەکێک لە سەرکردەکان و یابقین سەرچاوەکەشی کە بماری ئیسلامیە چون هەر ئێستا وەزیری خارجەی ئێران لە ئەمریکا خەتی داموستان نەبەشی ڕسمی یاڵبەتە لەگەڵ سەرکردەکانی ئەمریکا بۆی کە بتوانن ئەو وەزعیەتی ئەمنیەتی نە هەر ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەڵکو ئوروپاش تامین بکەن بۆیە پێم وابێ ئوروپا لە دەرەوەی یەکەمدا باری ئەمنیەتێکی خۆی دووهەم باری کۆچبەری و ئەو پەنابەری و هێرش پەنابەران بۆ یەکێتی ئوروپا وڵاتانی ئوروپایی لەبەرچاو دەگرێت و ئیسرائیل و کیانی ئیسرائیل من باوەڕ ناکەم کیانی ئیسرائیل و بوون و نەبوونی ئیسرائیل ئێستا لە گۆڕێدا بێ ئێستا ئەو مەسەلەیە تێپەڕ بووە بەڵام ئەوان وای دەردەبڕن کە بە حیساب مانەوەی ئیسرائیل بۆ ئەوان و مەوجودیەتی ئیسرائیل بۆ ئەوان لە دەرەجەی یەکەمدایە و خەتی سوورە کەوا بوو هەمباری ئەمنی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و یەکێتی ئوروپا دەبێت لەبەر چاوگرین و لە دانوستان و دیالۆگە نێوخۆیەکانی خۆشیاندا ئەوە بە چڕیوپڕی کاری لەسەر دەکرێت و هەم لەباری کۆچبەری و پەنابەریەوە ئەوان چاوێکان لەسەر ئەو مەسەلەیە کە نەتوانێت یەکێتی ئوروپا تووشی قەیرانێکی تازە بکاتەوە. بەڕێزکاوە جا قسەکە لەسەر ئەوەیە کە خۆشت ئاماژەی پێەکەی باس لە ئاسایش و ئارامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت کە ئەمە بۆ تەمانشێت بە تایبەت لەلایەن وڵاتانی ئەوروپا و بە دیاریکراوی ئەمریکاوە بەڵام ئێستا ئاسایش و ئارامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شلۆق بووە دەتوانین بڵین بەرەو لەقبوون دەچێت ئاسایش و ئارامی لە جێ خۆی دانەماوە بە تایبەت ڕەنگە کاریگەریەکانی بۆ ئەمریکا زیاتر بێت کە بۆ خۆتان دەزانن بەرەو هەڵبژاردننی سەرۆکایەتی هەنگاو دەنێت پرسیارەکە لەسەر ئەوەیە ئایا ئەم کۆبوونەوانە ئەم پەیامانەی وڵاتانی ئەوروپا وڵاتانی عەرەبی بیرمان نەچێت ئەمریکا بۆ خۆیان دەتوانن کاریگەریان لەسەر وەستانی ئەو جەنگە هەبێت یاخود نەخێر ئەم جەنگە خامۆژ نابێت و تا دێت گەورەتر و فراوانتر دەبێت خوێندنەوەی تۆ بۆ ئەمە چییە؟ تا ئەو ڕۆژەی کە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئالوودە و گیرۆدەی بیرۆکەی تونڕەوانەی دینی بێ بە باوەڕی من پرسی ئەمنیەت و ئاسایش لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا هەروە لەق دەبێ کەوابوو تا ئەو ڕۆژەی پرۆسە ینی پرۆسەی دموکراتیزاسیۆن و سێکولاریزاسیۆنی ناوچەکە بە جددی لەلایەن دەوڵەتەکانەوە هەر لە بناغەوە لە خێزانەوە لە قوتابخانەکانەوە بە جددی وەکو وانەیەک وەکو پرۆسەیەک وەک پرۆژەیەک لە بەرچاو نەگیرێ ئەمە ناتوانین بە وجودی حەماس و جمهوری ئیسلامی و حەشتی شعبی و ئەو حیزب الله و ئەو گروپە تونداژویانە نه هەر تەنیا ئیسلامیەکان لەوانەیە غیرە ئیسلامیەکان یا بەرامبەر بە ئیسلامیەکانیش ئەو شتە لە داهاتوودا بێتە پێشێکەوە بوو پرۆسەی دموکراتیزاسیۆن و سێکولاریزاسیۆنی ناوچەکە باشترین گەرنتیە بۆ ئەوەی کە ئێمە باز لە سەقامگیری و لە هێمنی و هێوریەکی بەردەوام بکەین ئەمە یەک لە ئەو وەزعی ئێستادا کە بەرۆکی ڕۆژهەڵاتی نێوەڕاستی گرتووە پوتین و احتمالاً کاندیداکانی سەرۆکۆماری لە ئەمریکا هەندێک کەڵک وەربگرن یعنی پوتین بە جۆرێک لە ئەو وەزعەتێک کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا هەیە بە قازانجی خۆی بێ کەڵکی لێ وەربگرێ و لەو قوڕاوەدا ماسی خۆی بگرێ بۆ یەکێتی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش بەتایبەت بایدن پرەزیدنت بایدن مەسەڵەن بیهەوێ بۆ ئەوەی کە دموکراتەکان بیبەنەوە یا کۆماری خوازەکان بیان هەیە بیبەنەوە لێرەدا ئیسفادەی خۆیان لێ بکەن بەڵام هەموویان بە باوەڕی من پێم وایە لەسەر ئەمە کۆکن کە ئاتەش بەسێک بکرێ جارێ ئەو شەڕە لەوە زیاتر پەرەنەستێنێ ئەم دوو دەوڵەتیە پرۆژەی دوو دەوڵەتی ینی دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتی فلستین بکرێ بە بنەمایەک بۆ ئەوەی کە ئاسایش و سڵحی زیاتر و ئاشتی زیاتر لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست پەرە بکرێ بەڵام ئەگەر ئەو کەسانەی کە یا ئەو شوێنەی کە ئەم گروپە تەرۆریستیانەی تەولید کردووە و بارهێناوە و پەروەردە و بارهێنانی بۆ کردوون ئەگەر ئەوە چارەسەر نەکرێت کە دەبێتە کۆماری ئیسلامی من پێم وابێ لێرەدا براوەی سەرەکی دەبێتە کۆماری ئیسلامی و
باجێکی زۆر زیاتر تووشی یەکێتی ئەوروپا و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەکات. کێکی کاوە تەوژینەوە بەسا ئاسایش و ئەولەهەیە لە ڕۆژهەڵاتە ناوین کرد ئەس مژارێکی دنجی لەوێر vەکم یعنی خەرابیە ڕەوشە ئاسایشی ڕۆژهەڵاتە ناوین تایبەتیژی ئەف شەرێک و نەها دەبێت نابێنە ئیسرائیل و حەماسدا ببورن دەنگی ئێوە باش نابیستم بەلێ ڕەوشی ئاسایش و ئەولەهی تەوژینەوە بە هەبوو دوورە قسەکرێستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تایبەتژی شەرێ ئیسرائیل و حەماس کارگەریە ئەم شەرە لە ئاسایش و ئەمنیەتی ئەوروپا دەبە وەکی نمونەژی بدمەتە کو بەری چەند ڕۆژان ماچەکی فوتبۆڵێ ناوێنا سوێد و بەلچیکادا هەبوو لە بروکسەلێ کەسێکی تونوسی بوو باهوەردکەم کو دوو کەسێ سوێدی ئەمریوا 65 ساڵ کوشتن تەسیرە وی شەری لەسەر ئاسایش و ئەمنیەتی ئەوروپا دەبە بەڵێ لەبەر ئەوەی کە کۆمەڵێکی زۆر مسلمان جا بە زمانی جۆراو جۆر هەر نەعەرەب بەڵکو مسلمانی دیکەش لە یەکێتی ئەوروپا دەژین لە ئەوروپا دەژین و ئەوانە تەئسیریان هەیە و پەیوەندێکی هەستی و فکری و حەزریان لەگەڵ بەشێک لەو دام و دەستگا و دەوڵەت و گروپانە بەتایبەتی حەماس مەسەلەن یا گروپە ئیسلامیەکانی دیکە لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست هەیە ئەمانە دەتوانن کاردانەوە لە خۆ نیشان بدەن بە نیسبەت هەندێک شت کە ئێستا لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەچێت بۆ نمونە ئەگەر ئەو شەڕە ئاوە بەو شێوەیە ئیدامە بداوە ئیسرائیل بەردەوام بێ لە بۆردمانکردنی غەزە و ئەو خەڵکە ئاوە بکوژرێ بە ژن و داڵ و پیرژن و پیرە پیا و ئەوانە احتمالی ئەوەی کە مسلمانەکانی کە نیشتەجێی وڵاتەکانی ئوروپایی ئەوانش بتوانن ئەمنیەتی ئەو وڵاتانە تێک بدەن و یەکێک لە نیگەرانیەکانی یا ئەو تەوەرانەی کە لەو دوو ڕۆژەشدا باس کراوە لە دانیشتنی ڕێبەرانی یەکێتی ئوروپا مەسەلەی کوچبەری و پەنابەری و ئەو جۆرەشتانە بارە شەپۆلێک دەست پێ نەکات بۆیە پێم وابێ نەتەنیا تەئسیری هەیە بەڵام لە ڕاستیدا چارەسەرکردنەکەی دەبێت کەمێک بنەڕەتیتر بۆی بچین و ئاشتیەکی سەقامگیر لە نێوان عەرەب و ئیسرائیل و بەتایبەت فلستینیەکان و ئیسرائیلیەکان بە شێوەی دوو دەوڵەتی بە باوەڕی من چارەسەر بکرێ و کۆتایی سپاسیاتتکن کێکەیە کاوە هەنگێری بەرپرسێ تۆڕانەدا زاگرۆژێ بروکسەل لەگەڵمان